بسم الله الرحمن الرحيم. قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. بخير بن بو آهنجك پر لبون برامي گلزاري قرآن. بخير بن بو آهنجي صالاني بخشيني مولتو سندي قراءة جیاوازەکانی لقي سيد صادقي دزگای نوری حکمة كلام آهنگدا 136 قتابي لهردو الرقز مولت لقراءة جیاوازەکان وەرەگرن. خۆشەویستان، پێکەوە سەرەتای ئەم ئاهەنگە ڕازاوەترەکەین بە خوێندنەوەی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن بەڕێز کاک خەڵات بە بەڕێزیان بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. الله الذي جعل لكم الأرض قرارا والسماء بناء وصوركم فأحسن صوركم ورزقكم من الطيبات ذلكم الله ربكم فتبارك الله رب العالمين. هو الحي لا إله إلا هو فادعوه مخلصين له الدين. الحمد لله رب العالمين. الله العظيم. خی گەورە پاداشتی خێری کاک خەڵات بداتەوە. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست، پێکەوە گوێبیستی وتەی بەڕێز مامۆستا نەجمەدین عەبدوڵڵا بین بەڕێوەبەری لقی سەید صادقی دەزگای نوری حیکمە با بەڕێزیان فەرمێت. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان مامۆستایانی ئاینی قەدرگران، بەڕێزان نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان، بەڕێزان نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی، برایان و خوشکان ئامادەبوانی بەڕێز، السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي بەڕێوەبەر و دەستەی کارگێڕی و مامۆستایانی لقی سەید صادقی دەزگای نوری حیکمە، بە برایان و خوشکانەوە بەخێرهاتنی هەموو لایەکتان دەکەین. یاخوا بەخێر بێن سەرچاومان، بەخێر بێن بۆ ئاهەنگێکی شکۆدار، بۆ ئاهەنگی ساڵانەی لقی سەید صادقی دەزگای نوری حیکمە، بۆ ئاهەنگی مۆڵەت پێدانی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. بەڕێزان، جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە قورئاندا بە مێژووەوە باس کراوە. خوای پەروەردگار دەفەرمێ: الذين آتيناهم الكتاب يتلونه حق تلاوته أولئك يؤمنون به. واتا ئەو کەسانەی کەوا ئێمە نامەمان بۆ ناردوون، کتێبی خۆمانمان بۆ ناردوون، بە جوانی دەیخوێننەوە حەقە تیلاوەتیهی، مافی خوێندنەوەی پێدەدەن، ئەوانە بڕوایان پێی هەیە. جا ئەم ئایەتە ڕوونی دەکاتەوە بەڕاستی جوان خوێندنەوەی کەلامی خوا، وشەی خوا لە ناو ئاینەکانی پێشویشە هەر لای خوای گەورە و پەروەردگار گەورە بووە، و بە تایبەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزیش. خۆشەویستان، وەختی خوای گەورە و پەروەردگار
بمحمدي بيشوامان صلى الله عليه وسلم أفرمي وما أرسلناك إلا رحمة للعالمين واتئمت ومن روانا نكردوا إلا يكبر رحمتي بوهم جهانيان جاء هويني أو رحمتك في غنبري خوا صلى الله عليه وسلم في روانا كراوا بريتيا لخلاتكي كبريتيا لقرآني فيروس خواي پروردگار کردویتی خلات بو محمد صلى الله عليه وسلم وهروها بو أمتي إسلام بريزان دزگای نوری حکمة ساڵی 2007 لەلایەن دەستەیەک مامۆستای زانای دانای دڵسۆزەوە دروست کراوە بۆ خزمەتی قورئان بۆ خزمەتی گەل و نیشتیمان و هەروەها لە ساڵی 2017 لەلایەن مامۆستای بەهیممەت ئەربابی زانیاری و معریفەت سازێنراوی دڵ و زمان بە خوێندنەوەی ئایەتەکانی قورئان بەڕێز مامۆستا مەلا ئەمین سەعید پێنجوێنی و کۆمەڵێک لە قوتابی لێبڕا و دڵسۆز و ئەمەکدار لە قیسەی زاتق لە 2017ەوە بنیاد نراوە لەو کاتەوە درگای خزمەت بۆ ئایەتەکانی قورئان درگای خزمەت بۆ ڕۆڵەکانی ئەم دەڤەرە سەی سادق و دەوروبەری واڵا بووە خراوەتە سەرپشت زۆرن ئەوانەی کەوا بەهرەمەند بوون ئەوە ئێستا بەرهەمەکەی دەبینین کەوا زیاتر لە 100 قوتابی کە مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئان وەردەگرن لە قیرائەتە جیاوازەکاندا و هەروەها زیاتر لە 300 قوتابیش لە بەشەکانی پەروەردەدا بەردەوام دەرس ئەخوێنن و لە خولی هاوینە و هەروەها لە خولی زستانەشدا بەشداری دەکەن ئامادەبوانی بەڕێز جێگای خۆیەتی لێرەوە سوپاسی کۆمەڵێک چین و توێش بکەین یەکەم لێرەوە بەڕاستی سوپاسی دانیشتوانی دەڤەرەکە دەکەین سەی سادق و دەوروبەری کە بەڕاستی بە چاوی خۆشەویستیەوە تەماشای نوری حکمەیان کردووە بە سۆزەوە ڕوانیویانە متمانیان بەخشیوە بە ئەم لقا ڕۆڵەکانی خۆیانیان ناردووە بۆ ئەوەی کەوا سوودمەند ببن لەلایەن مامۆستاکانی ئەم لقەوە ئێمە سوپاسیانەکەین و بەڵێنیان پێ دەدەین بە ئیزنی خوا ئەم لقا مامۆستا بەڕێزەکانی بەردەوام دەبن لە خزمەتی ڕۆڵەکانی ئەوانە لە خزمەتی هەموو چین و توێژەکاندا بە پەروەردەی قورئانی بە ڕۆشنبیریەکەوە ڕەزامەندی خوای گەورە و پەروەردگاری تێدا بێ دووهەم سوپاسی فەرمانگە حکومیەکان ئەکەین هەر لە قایمقامیەت تاوەکو ئاسایش و هەروەها شارەوانی ئەوقاف تەندروستی تەنانەت هاتوچۆ کە بەڕاستی هەمویان کار ئاسانیان کردووە هاوکار بوون بە هەر شێوەیەک لە شێوەکان نوری حکمە ئیشی کەوت بێتە لایەن ئەوان بە جوانترین شێوە هاتوون بەدەممانەوە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەکو نمونەکەوە پۆلیسی بەڕێزیان ناردووە بۆ ئەوەی کەوا خولی ڕێنماییەکانی ڕێگەوبان بکەنەوە بۆ ڕۆڵەکان و هەروەها تەندروستی بە هەمان شێوە دکتۆریان ناردووە بۆ فەحسی چاو بۆ فەحسی دان ئەوانە ئێمە سوپاسیانەکەین و هەروەها سوپاسی مەڵبەندی شارە زووری کۆمەڵی دادگەری دەکەین کە بەڕاستی هاوکارمان بوون و پاشان سوپاسی خواپێداوان خێرەومەندان ئەکەین چاکە خوازان ئەو کەسانەی کەوا هاوکاری ئەم لقەیان کردووە هەر لە قەڵەم و ماجیکێک هەر لە بۆردی سپی تاوەکو سۆبا تاوەکو نەوت تاوەکو فەرش تاوەکو کرێخانوو لەوانەدا هەمویان هاوکاری مادیان کردووە نانیەڵاوە ئەم لقە کاروبارەکانی بوەستێ هەتا وەکو ئەوەی کەوا ئەم لقا ئەیەوێ بینایەک دروست کات باڵەخانەیەک دروست کات کەوا تایبەت بێ بە دەرس و دەورەکانی بە خزمەتەکانی بە شێوەیەکی فراوانتر و بە شێوەیەکی جوانتر ئەوەی کەوا ئێستا ئەم لقەی تێدا نیشتە جێ بەڕاستی بریتێ لە بینایەکی
زۆر کۆن کەوا شیاو نییە بۆ خزمەتێکی ئاوا گەورە. جا ئێمە لێرەوە سوپاسی ئەو بەڕێزانە دەکەین، ئەو خێرخوازانە دەکەین کەوا هاوکاری لقیان کردووە، کە نەیان هێشتووە لق ئیش و کاری بوەستێ، نەیان هێشتووە کە ئەوانەی کە ڕوویان کردووەتە ئەو بیناو باڵەخانەیە هەست بە سەرما بکەن لە کاتی سەرمادا و هەروەها هەست بە گەرما بکەن لە کاتی گەرمادا. و سوپاس بۆخوا بیناکەی لقیش هەنگاوێکی باشی بڕیوە لە تەواوبوون نزیک بووەتەوە، بۆیە ئێمە سوپاسیان ئەەکەین و لە عینی کاتیشا دوعای خێریان بۆ دەکەین کە خوای پەروەردگار پاداشتیان بداتەوە بەو نمونەی کەوا خۆی ئەفەرموێ والذین ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل. واتە نمونەی ئەو کەسانەی کەوا ماڵ ئەبەخشن لە پێناوی خوای گەورە و پەروەردگاردا وەکو نمونەی تۆوێک وایە دەنکە گەنمێک کەوا بیچێنی ئەم دەنکە گەنمە 7 لقی لێ دەبێتەوە، هەر لقێکی گوڵێکی گرتووە، هەر یەکێک لەم گوڵانە 100 دەنکە گەنمی تێدایە، واتە 1 بە 700. وەخوای گەورە فەرموێ یضاعف لمن یەشاء، واتە چەند قاتی ئەکاتەوە بۆ هەر کەسێک بیەوێ. ئێمەش لە خوای پەروەردگار داواکەین کەوا ئەجر و پاداشتیان بە 700 قات و بە چەند قات بداتەوە. بەڕێزان و خۆشەویستان، دووبارە لە ناخی دڵەوە بە خێرهاتنی ئێوەی بەڕێز دەکەین، هاتنتان بەرز دەخێنین، لە خوای پەروەردگار داوا دەکەین لێتان ڕازی بێ. وەسەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه. خوای گەورە پاداشتی خێری جەنابی مامۆستا نەجمەدین عەبدوڵڵا بداتەوە، بەڕێوەبەری لقی سەید سادقی دەزگای نووری حیکمە. ئامادەبوانی ئەم فیستیڤاڵە پڕشکۆ و قەشەنگە پێکەوە گوێبیستی وتاری قامێتە بین کە بەڕێز مامۆستا سەید تاهیر وەک بەڕێوەبەری ئەوقافی شارە زۆر ڕاست پێدراوە وتەی قامێتی قەزای شارە زۆر و وتەی ئەوقاف خوێنێتەوە با جەنابیان تەشریف بکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أكرم خلق الله سيدنا ونبينا وحبيبنا محمد المصطفى وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم يبعثون. أما دبواني بريزو عزيز خوشويس، السلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە وەکو جەنابی مامۆستا فەرمی بەڕێز کاک دکتۆر ڕەزا قامی قەزای سەید سادق تەشریفی لێرە نەبوو بە ئیشێکە بۆی پێش هاتبوو نەیتوانی لێرە بێت، بۆیە برای بچووکتانی ڕاستپارد کە بە ناوی بەڕێزیانەوە سڵاو و ڕێز عەرزی جەنابتان بکەم و پیرۆزباییتان عەرز بکەم کە لە مەجلیسی قورئانە هەمومان کۆبینێتەوە و بە تایبەتی لە برایان و خوشکانی عەزیزمان لە دەزگای نووری حیکمە لقی سەید سادق کە ئەم سەرکەوتنە گەورەشیان چووە ڕیزی سەرکەوتنەکانی تریان و بووە دەستکەوتێکی گەورە و بووە خزمەتێک و بووە هەنگاوێکی پێشتر و بەهێزتر بەرەو ئەوەی کەوا خزمەتی قورئانی پیرۆز بکەین و بەرەو ئەوەی کەوا کۆمەڵێک لە براو خوشکانمان زیاتر ئاشنا بن بە پیت و وشە بە وشەی قورئانی پیرۆز. و بە ناوی بەڕێوەبەرایەتی ئەوقافی شارە زوورەوە دەستخۆشی پیرۆزبایی عەرزی برای بەڕێز و خۆشەویستم جەنابی مامۆستا نەجمەدین و مامۆستا مەلا ئەمین و سەرجەم ئەو ستافە بەڕێزەی کە بەشدارن لە خزمەتی قورئان و وتنەوەی قورئان و هەموو ئەو براو خوشکە بەڕێزانەی کە دانیشتون و چۆکی ئەدەبیان داداوە لە خزمەتی قورئانی پیرۆزە و قورئانیان خوێندووە. بەڕێزان و خۆشەویستان، 1400 و ئەوەندە ساڵە قورئانی پیرۆز هاتووەتە خوارەوە. کاتێک قورئانی مبارەک هاتە خوارەوە بەس تەنها لە ناو شاری مەکەی پیرۆزا کۆمەڵی خەڵک دەیخوێندەوە. دواتر ئەوە بوو گەشتە شاری مەدینەی منەوەرە و دواتر بە کۆمەڵێک لە وڵاتانی نزیکە بڵاو بوویەوە و خەڵکانێکی زیاتر ئاشنا بوون بە قورئان. لەو کاتەدا کە ئەم تەکنۆلۆژیا نەبوو لەسەر پێستی وڵاغ لەسەر پێستی ئاسک و مەڕ دەنووسرایەوە کە ئەم پێنووس و
کۆمپیوتەر و وەسائلانەی ئێستا نەبوو، بەڵام کۆمەڵێک هەبوون سنگی خۆیان کردە محفەزەی قورئانی مبارەک بۆ هێشتنەوە و پاراستنی قورئان. و ئێستا سوپاس بۆ خوا لە هەموو جیهانا و بە هەموو زمانەکان قورئان دەخوێنرێتەوە، لە ناو هەموو وڵاتان و لە ناو هەموو جیهانا قورئان ئەخوێنرێتەوە. خوای پەروەردگار ئەو فەزڵەی پێبەخشیوین کە ئێمەشی کردووەتە ناو ئەو کاروانەی کە هەڵگری قورئانین، وەکو میلەتی کورد شانازیەکەین کە ئەلحەمدولیلا لە باو باپیرمانەوە میلەتێکین کە ڕێزی تایبەتی قورئانمان لەلا بووە، بە تایبەتی و بە جیاواز. تەنانەت باوکو دایکمان ئەیانوو نانیش قورئانە، یعنی لەبەر حورمەتی قورئانە، یانوو پاروە نانێکیش هەر وەکو قورئان وایە، ئەگەر بەرەو ڕوت هات بۆ کارێک ئەبێ ئیلا قەدری خەڵک بگری و ڕێزی بگری و حورمەتی قورئان بگریت. ئەگەر خەڵکانێک کێشە و گیر و گرفتێکیان بوو بێ لە بەینا بە هەرچی شتە نەبڕابێتەوە یەک سوێنی بە قورئان بۆ خواردبێ، ئیتر کێشەکە حەل بووە و چارەسەر بووە. بۆیە قورئانی پیرۆز بەرنامە و دەسووری ژیانمانە، یەکێکە لە ئەرکانەکانی ئیمان، لەو 6 ئەرکانەی کە ئەگەر ئیمانمان پێیان نەبێت بە ئیماندار هەژمار ناکرێن و ناڕۆینە بەهەشت. یەکێکیان قورئانی مبارەکە، و قورئانی مبارەک دەرگایەکە ڕێنماییمان ئەکا بۆ ئەوەی ئیمانێکی پاک و بێگردمان هەبێ بە 5 ئەرکانەکەی تری ئیمان. بۆیە قورئانی مبارەک خوێندنەوەی عیبادەتە. تەماشاکردنی لاپەڕەکانی بۆ ئەوانەش کە نازانن قورئان خوێندنەوە مەسحەف هەڵبەنەوە و سەیری لاپەڕەکانی بکەن عیبادەتە. و لە هەمان کاتدا لەبەرکردنی عیبادەت و فەزڵ و پلەی بەهەشت و قیامەتە، و وتنەوەی بە خەڵک و فێربوونی خۆت ئەبیتە باشترینی ناو مرۆڤەکان، وەکو حەزرەتی سەردار و پێغەمبەرمان صلى الله عليه وسلم دەفەرمێت: خەیرکم من تعلم القورآن وعلمه. ئەی بۆچی ئەم هەموو فەزڵەی قورئان؟ چونکە قورئان بەرنامە و دەسووری ژیانمانە بۆ ئەوەی ئیشی پێ بکەین، عەمەلی پێ بکەین. ئەگەر هەر قورئان بخوێنین و عەمەلی پێ نەکەین، ئەوە بە ئاقارێکی زۆر خراپدا دەڕۆین و دەچینە ڕیز و جوملەی ئەوانەی کە پێیان دەوترێت لِمَ تەقولون ما لا تفعلون. بۆیە چەندە گرنگە قورئان ئەخوێنین و لەبەری دەکەین، ئەوەندە گرنگە لە ژیانی ڕۆژانەمانە جێبەجێکەین. چەنە قورئان جێبەجێ بکەین، ئەوە کۆمەڵگامان بەختەوەر و ئاسوودە دەبێت، ئەوە ژیانمان ئارام دەبێت، ئەوەندە برایەتی و خۆشەویستی و تەباییمان زیاد ئەکات، ئەوەندە کۆمەڵگایەکی ئاسوودە و بەختەوەرە بین. کاتی بەڕێستان زیاتر ناگرم، ئەگەر یەک مانگ لەسەر یەک باسی قورئان و ڕێزی قورئان و فەزڵی قورئان و هەڵگرانی قورئان کەین، هێشتا وەکو ناتوانین قەترە بە دەریایەکی باسمان کرد بێت. بەڵام لێرەدا بەرنامەکان دیارە زۆرە و کاتەکە گەرمە، کاتەکە جێ ئەهێڵم بۆ ئەو بەڕێزانەی کە کاتیان هەیە و بەرنامەیان هەیە لێرە. بۆیە جارێکی تریش بە ناوی برای بەڕێز و خۆشەویستم جەنابی کاک دکتۆر ڕەزا قایمقامی قەزای سێ سادق و بەڕێوەبەرایەتی ئەوقافی شارە زور و بە ناوی یەک بەیەکی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە قەزای سێ سادقا پیرۆزبایی لە دەستگای نوری حیکمە و یەک بەیەکی ئەو برا بەڕێز و مامۆسا بەڕێز و خوشک و برا عەزیزانە ئەکەم کە بەشدارن لە خزمەتی قورئان و فێربوونی قورئان و وتنەوەی قورئانە، و دووپاتی ئەوەشی دەکەینەوە. سوپاسی مامۆستا نەجمەدینەکەم کە ئەو ئیعترافە جوانەی کرد، کە ئەو حەقەی وت و سوپاسی کردین. بەڕاستی ئێمە خزمەتکردنی قورئان بە ئەرکی سەرشانی خۆمان ئەزانین، و لە هەر کوێ خزمەتی قورئان کرێ ئێمە خۆمان لەوێ بە خزمەتکار ئەزانین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەید تاهیر، بەڕێوەبەری ئەوقافی شارە زور، بۆ پێشکەشکردنی وتەی قایمقامێت و وتەی خۆیان. قورئان ڕێنمایی ئادەمی زادە، عەقڵ و حیکمەتی ڕۆحی ئازادە. قورئان بۆ دین و بۆ ژینی ئینسان یەکەم یاسایە لەسەر ڕووی جیهان. بەڕێزان، دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ڕێکخراوێکی خاوەن مۆڵەتی فەرمیە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی کوردستان و خاوەن مۆڵەتی فەرمیە لە بەغداد. دەستگای نوری حیکمە کە
کار دەکات بۆ پەروەردەکردن و فێرکردن و پێگەیاندنی تاکی کورد بە پەروەردەیەک لەسەر ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم. دەستگای نوری حیکمە تاک دەڕازێنێتەوە بە خوڕەوشتە بەرز و پەسەند و جوان و ڕەسەنەکان. لە بازنە و لقەکانی دەستگای نوری حیکمە منداڵان و نەوجەوانان و گەنجان و تەنانەت کەسانێکی بەتەمەن لە هەردوو ڕەگە زوانەکانی بیر و باوەڕ، تەجوید، قیراءات، ئاداب و فەرموودە و سیرە دەخوێنن. لە بازنە و لقەکانی دەستگای نوری حیکمە خوڵ و دەوراتی زانستی شەرعی دەکرێتەوە. لەسەر جەموانەکاندا تەئکید لە خۆشویستنی نیشتیمان و پاراستنی ژینگە و ژیاری کوردەواریمان دەکرێتەوە و ڕێزگرتن لە بیر و ڕاو مەزهەب و قوتابخانە فیکری جیاوازەکان بنەمای کارکردنمانە و دژین بە هەر جۆرە بیر و فکرێکی پەڕگیر و شلگیر شەرع ڕەوانە مامەڵە دەکەین و خزمەتکاری دین و ژین و گەل و خاک و مسڵمانانی. ئەمەی ئێستایی بە میوانی تیایدا بەشدارن ئاهەنگی بەشی پێدانی مۆڵەت و سەنەدی قیراءاتی جیاجیای قورئانی پیرۆزە کە تیایدا لەلایەن مامۆستایانی بەشی برایەن و خوشکان مۆڵەت و سەنەد دەبەخشرێتە 136 قوتابی کە تیایاندا هەیە بە 4 قیراءەتی جیاجیا یان بە 3 قیراءەت یان 2 قیراءەت یاخود 1 قیراءەت مۆڵەت وەردەگرێت. ئەوەی کە جێگای سەرنجە لە نێو مامۆستایان و قوتابیاندا لەم مەجلیسەدا هەیە باوکە مۆڵەتی داوە بە منداڵەکەی لە کچ لە کوڕ، مێردە مۆڵەتی داوە بە هاوسەرەکەی، خێزانە مۆڵەتی داوە بە مێردەکەی. و لەوەش گرنگتر ئەوەیە بەشێک لە مامۆستایان لە چاو قوتابیەکانە تەمەنیان کەمترە، واتە قوتابیمان هەیە چەند قات لە تەمەنی زیاترە لە مامۆستاکەی کە ئەوەش ئەوە ئەسەلمێنێت کە بۆ خزمەتکردن بە خۆمان و بە دینمان و بە خوێندنەوە و خوێنەواریمان بەرامبەر قورئانی پیرۆز تەمەن نەکەینە پێوە. خۆشەویستان، پێکەوە گوێبیستی وتەی بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری ئەبین کە وتەی ئەنجومەنی پەروەردە و بانگەوازە خوێنێتەوە با بەڕێزیان تەشریف بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا بناوي أنجمني باڵاو ئەنجومەنی پەروەردە و بانگەوازی کۆمەڵی دادگەری دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێوەبەر و سەرپەرشتیار و مامۆستایانی لقی نوری دەستگای نوری حیکمە بۆ ئەم مناسبە پیرۆزە کە پێدانی مۆڵەتی قورئان خوێندن و ئیجازەی سەنەدی قورئانە بە کۆمەڵێک لە قوتابیان لە خوشکان و لە برایان. خوای گەورە پاداشیان باتەوە، ئێمەش لیان مەمنونین و خوای گەورە بەرەکەتیان تێبخا، پاداشی گەورەی مامۆستایان و قوتابیانی مۆڵەت وەرگریش بداتەوە. و زۆر سوپاسی هەموو ئەو کەس و لایەن و دام و دەستگا حکومیانەی سنوورەکە ئەکەین کە هاوکارن بۆ ئەم لقەی دەستگای نوری حیکمە. خۆشەویستان و بەڕێزان، من حەزەکەم چەند دەقیقەیەک لە خزمەتتانە باسی عەرک و واجبی ئێمەی موسڵمان بکەین لە بەرامبەری قورئانی پیرۆزدا. دیارە قورئانی پیرۆز کۆتا پەیامی خوای پەروەردگارە بۆ مرۆڤایەتی و بۆ سەرزەوی بە کۆتا پێغەمبەرە محەممەد صلی الله عليه وسلم ناردوێت. یەکەم ئەرک و واجبی ئێمەی موسڵمان بەرامبەر بە قورئان ئیمانهێنانە پێی و باوەڕبوونە پێی، چونکە قورئان یەکێکە لەو ئەسڵانەی کە ئێمە بێ باوەڕمان پێ هەبێ. هەرچۆنێ باوەڕمان بەخوا و بە ڕۆژی دوای هەیە، باوەڕمان بە پەیامەکانی خوا هەیە، یەکێک لە پەیامە گرنگەکان و کۆتا پەیام قورئان. دووهەم فێربوونی قورئانە، هەم فێری ببین هەم دواتر ببینە مامۆستا و فێرکاریش بۆ خەڵکی کات. وەک پێغەمبەرە فەرمی صلی الله علیه وسلم خەیڕکم من تعلم القورآن وعلمه. پاشان
دوا ئەوەی کەوا فێری بووین بە جوانترین شێوە کە وەک ئەم خوشک و برایانە ئێستا مۆڵەت وەرەگرن بە تەجویدەوە بە تەرتیلەوە بەو شێوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئەصحابی کردووە صلی الله عليه وسلم ئاوا بیخوێنینەوە. خاڵی دووەم ئەوەیە ئەو کەسانەی توانای لەبەرکردنیان باشە هەمووی لەبەرکەن، ئەگەر نا هەندێک لە قورئان هەر ئەبێ لەبەرکەن. بەلای کەمەوە هەموو مسلمانێک ئەبێ سوورەتی فاتیحە و چەند سوورەتێکی کەمی لەبەر بێ بۆی نوێژەکانی پێ بکە، نوێژەکانی پێ ئەنجام بدە. دوا ئەوە پێویستە لێی تێبگەین، ماناکەی بزانین، واتاکەی بزانین، مەبەستەکانی بزانین، ئەحکام و حەڵاڵ و حەرامەکانی شارەزابین. چکە بەڕاستی ئەو قورئانە بۆ ئەوە هاتووە لە ژیانی ئینسانەکانە بێتە بەرنامەی ژیان، ببێتە یاسا و شەریعەتی ژیانی مرۆڤەکان. بۆیە خاڵی دوا ئەوە جێبەجێکردن و کارکردنە بە ئەحکام و سنەت و ئادابەکان کە قورئان باسێکا، چ حەڵاڵ و حەرام بێ، چ ئاداب و سنەت و ئەخلاق و ئاکار بێ، لەوانەی ئەمری پێەکا خۆمانی پێ بڕازێنینەوە یا ئەوانەی کە ئێمە بێ دوورکەوینەوە و دوور بین لیان لە ئەخلاقە خراپ و ناشرینەکان. دوا ئەوە خاڵێکی تر ئەوەی ئێمە ئەم قورئانەمان لا گەورە بێ، بەڕێز بێ، زۆر زۆر گەورە و مەزن و پایەدار بێ لامان. ئەوە تا لە کوردەواریە ینی خەڵک قورئانێک گێنن لەبەری هەڵەسێ، نابێ مەسا قورئانێک لە بەردەم تا بێت تۆ قاچ ڕاکێشی، نابێت کە قورئانە خوێنی قاچ ڕاکێشی قورئان بخوێنی مەگەرێکی عوزرێکی هەبێ، ئەبێ دەستنوێژت هەبێ دەسی لێبەی، ئەبێ ڕوو بە قیبلە بیخوێنی، ئەبێ خۆت مەشغوڵ نەکەی بە شتی ترەوە قورئان بخوێنی و بین بین قسە بکەیت و ئەوانە، نابێ قورئانەکە ببڕی بۆ شتێکی تر. لەناو ڕێزگرتن لە قورئانە ئەوەی ئەم قورئانە ئێمە هەم خۆی بەڕێز و گەورە بێ لامان، هەم هەر کەس لە نەیار و دوژمن و ناحەزانی ئەم قورئانە هەر قسە و وتە و هێرشێکی ناڕەوا و نادروست بکەنە سەر قورئان، ئێمە بەرپرچیان بینەوە، ئێمە وەڵامیان بینەوە، ئێمە ڕوونی کەینەوە بۆ خەڵکی، ئێمە بیسەلمێنین کە ئەو قورئانە هیچ نوقسانی و کەم و کوڕی و ناتەواوێکی تیان نییە، بەڵکو لە ئەو پەڕی مستەوای بەرزی کەماڵ و تەواوەتی و ڕێک و پێکیدایە دوژمنە سەر سەختەکانی لە عەرەبە جاهیلیەکانی قوڕەیشەوە هەتا مستەشریقەکان هەتا زانا و فەیلسوفەکان هەمووی لە ئاسی قورئانە سەری دانەوان بوو، دانی ناوە بە گەورەی و فەزڵ و ئیعجاز و معجزەیەتی قورئانی پیرۆزدا صلی الله عليه و خاڵێکی تر ئەوەیە کە واوەکو ئێمە ئەم قورئانە دەعوەی پێ بکەین، خەڵکی بۆ بانکەین، خەڵکی بۆ لابانکەین، بۆ ئەوەی ببێتە بەرنامەی ژیانی خەڵک، بۆ ئەوەی خەڵک ژیانی دنیایان لەسەری بڕوا. بەڕاستی قورئان ئەگەر هەر ئەوە بێ ئێمە لە تاقێکا داینین یا بەرگێکی سەوزی پەڕۆیەکی سەوزی پێوە پێچین، قورئان بۆ نەهاتووە. قورئان هاتووە بۆی کار بکە، ئیش بکە، ژیانی خەڵک ڕێکخا، ژیانی دنیایان پێش قیامەتیان ڕێکخا، ژیانی دنیایان وا ڕێکخا کە ئەمرن و ئەگەڕێنەوە بۆ قیامەت و بۆ لای خوای پەروەردگار لەوێ سەرفەراز بن کە لێرە بەرنامەی ژیانیان قورئان بووە، یاسای ژیانیان لەسەر قورئان بەڕێوە چووە. بۆیە سەیرەکەی پێغەمبەری خوا ئەگەر صلی الله عليه وسلم ئێمە سەرنج بدەین چ لە مەککە چ لە مەدینە ئەو 23 ساڵە هەر کاری ئەو بریتی بۆ لە گەیاندنی قورئان، لە بڵاوکردنەوەی قورئان، حتا لەو کاتا کە لە مەدینەیە و ڕئیسی دەوڵەتە و بەشێکی زۆری جەزیرەت عەرەب کە پێغەمبەر وفاتی نەکردووە کەوتەتە ژێر دەسەڵاتی ئیسلام و پێغەمبەر هەر پێغەمبەری خوا یەکێ لە کارە گرنگەکانی گەیاندن و دەعوە بووە لەبەر ڕۆشنایی قورئان، لەبەر کارکردنی قورئان. و تا ماوەیە پێش وفاتی پێغەمبەریش ئەخیر ئایەت و کۆتا بەش لە قورئان ئەو سادابەزیوە. برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، بۆیە ئەوە بە کوردی کە عەرزم کردن ئەو کار و ئەرک و واجبانەیە کە قورئانی پیرۆز
هەیەی بەرامبەر بە ئێمەی مسلمان، بەرامبەر بە تاکی مسلمان، بەرامبەر بە کۆمەلگای مسلمان، بەرامبەر بە زانا و شارەزاکان، بەرامبەر بە قوتابی و شاگردەکانی کە ئەو کارانە جێبەجێ بکەن بۆ ئەوەی کەواکو ئیشاڵڵا سەرفەرازی دنیا ببن و سەرکەوتوو و فائیزی ڕۆژی قیامەتیش بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خۆی گەورە پاداشتی خێری بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی بداتەوە. داوا لە بەڕێز خات و ناسکە حەمە ڕەحیم بەرپرسی ئەنجومەنی خوشکانی سی سادقەکەین با بفەرمێ بۆ پێشکەشکردنی قەڵغانی سوپاس و ڕێز بۆ جەنابی مامۆستا ئەمین. زۆر سپاس بۆ خاتون ناسکە. بەڕێز فێرخواز فەریدە ئەحمەد وەک یەکێک لەو فێرخوازانەی کە مۆڵەتی وەرگرتووە سوپاسنامەیەکە بەخشێتە مامۆستا ئەمین با تەشریف بێت. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سوپاسنامە بۆ جەنابی زۆر بەڕێز مامۆستا مەلا ئەمین سەعید پێنجێنی لە سۆنگەی عەلەمەنی حەرفەن مەلەکەنی عەبدەن وەک کۆمەڵێک لە فێرخوازانی زانستی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لە برایان و لە خوشکان بە پێویستی دەزانین سوپاس و پێزانینی خۆمان دەرببڕین بەرامبەر بەو ئەرکە گەورە و گران و پیرۆزەی جەنابی مامۆستا کێشاوێتی بەرامبەرمان. سوپاسێک کە شیاو بێ بە باندووبوونی جەنابت مامۆستای گەورە. جەنابت بە جۆرێ شیاوی سوپاسکردنی کە ئێمە نەزانین دەری ببڕین. جەنابت ئێمەت فێری زانستی تەجوید کردووە بە ڕاستەوخۆ، بەڵام بە ناڕاستەوخۆش زۆر شتی ترت فێر کردوین. ئێمەت فێر کردووە کە چۆن پابەندی کات بین و چۆن ڕێز لە کات بگرین. جەنابت ئەو کاتەی دیاریت ئەکرد ئێمە دوا دەکەوتین، بەڵام جەنابت نا. ئێمەت فێر کردووە جوانترین ئەدەب، چونکە جەنابت پڕاوپڕی لە ئەدەب. هەر لێرەشەوە بە فرسەتی دەزانم بە ناوی بەرپرس و کارگێڕ و ئەندامانی ئەنجومەنی خوشکانی سێ سادقەوە سوپاسی گەورەمان هەبێ بەرامبەر بەو بەرهەمە گەورەی پێشکەشی ئەنجومەنەکەمانت کردووە. کۆمەڵێک خوشکی قورئانزانە کە سوودی تەواویان لێ دەبینین بۆ بەڕێوەبردننی ئوسرەکانمان لەم شارەدا، چونکە باوەڕی تەواومان هەیە تەنها شوێنکەوتەی ڕاستەقینەی قورئان دەرمانی دەردی ئەم گەلە سدەم دیدەیەمانە. لە کۆتاییدا داواکارم لە خوای گەورە خۆت و ماڵ و مناڵ و هاوڕێ و خۆشەویستانت لە هەموو دەرد و بەڵاو و نەخۆشی و ناخۆشیەک بپارێزێ و تووشی خێری گەورەی دنیا و قیامەتت بکە. و دەڵێم مامۆسای گەورە بە جۆرێ قەرزارتین تەنها مەگەر گەردن ئازایی جەنابت بمان بەخشێ و گەردنمان ئازاکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. لبری مۆڵەت وەرگرانی هەموو ئەم بەڕێزانی لەم ئاهەنگەشکۆیە ئامادەن. زۆر سپاس بۆ فێرخواز فەریدە ئەحمەد. بەڕێزان پێکەوە گوێویستی وتەی لێپرسراوی لقی شارە زووری یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە بین بەڕێز مامۆستا شێخ غازی با تەشریف بێنێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وسار على هديه إلى يوم الدين. ئامادە بوانی بەڕێز بە ناوی لقی شارە زووری یەکێتی زانایانی ئیسلامی کوردستانەوە بە خێراتنی گەرمتان دەکەین بۆ مناسبە پیرۆزە، مناسبەی وەرگرتنی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز لەلایەن دەستگای نووری حیکمەوە. خوای گەورە پایەداریان کە پیرۆزی کا لە هەموو ئەو بەڕێزانەیش کە مۆڵەت وەردەگرن و بە ناوی لقی شارە زوورەوە دیسان دەستخۆشی لە دەستگای نووری حیکمەکەین بۆ ئەم کارە گەورە و بۆ ئەم کارە پیرۆزە کە لەگەڵ کەلامی خوای گەورەدا ئەنجامی ئەدەن. دیارە قورئان کەلامی خوایە و ئەوەیشی لە خزمەتی کەلامی خوادا بێ زۆر شکۆمەندە و زۆر گەورەیە و زۆر پیرۆزە. تایبەتمەندیەکانی ئەو کەسانەی کە
فێری قورئان ئەبن یا خەڵکی فێری قورئان ئەکەن فێری جوان خوێندنەوەی قورئانی دەکەن دیارە پلەپایەیەکی بەرزە هەروەک ئەو فەرموودەیەی کە هەموو مامۆستایان خوێندیانەوە خەیڕوکم من تعلم القورآن وعلمه باشترینتان ئەوانن کە فێری قورئانە بن و خەڵکیش فێر دەکەن بەڕاستی ئەمە پایەیەک و پلەیەکی بەرزە بۆ ئینسانی مسڵمان چونکە بەرزترین کتێب کە قورئانە و موعجزەی پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم فێر ئەبن و بڵاو دەکرێتەوە و پیرۆزباییش لە هەموو ئەو دایک و باوکانە دەکەین کە ڕۆڵەکانیان داوەتە دەستی ئەم دەستگا بەڕێزە بۆ ئەوەی فێری کەلامی خوایان کەن فێری جوان خوێندنەوەیان کەن بەڕاستی قورئان ئەوەندە گەورەیە بۆ دایک و باوکیش تاجی سەرە لە ڕۆژی قیامەتدا خەڵاتە بۆ ئەوانیش لە ڕۆژی قیامەتدا جا دەستخۆشی لەو دایک و باوکانە ئەکەین کە کوڕەکانیان کچەکانیان خستووەتە بەردەستی ئەم مامۆستایانە لەم دەستگا پیرۆزەدا کە فێری جوان خوێندنەوە و قورئان لەبەرکردنیان دەکەن بەڵێ قورئان کەلامی خوایە و هەر کەس لە خزمەتی دابێ پایەدارەوە لە دنیا و لە قیامەتدا سەربەرزە لە دنیا و لە قیامەتدا باشترین کاسبیە و باشترین تیجارەتە کە ئینسان لەگەڵ خوای خۆیدا دەیکات پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم بە چەند سەحابەیەکی فەرموو ئێوە حەز ئەکەن بەیانی لە ماڵ دەربچن و بچنە بەطحان کە شوێنی مەیدانی ئاڵ و گۆڕکردن و یاخود فرۆشتن و کڕینی حەیوانات بووە وشتر بووە و لەو سەرەوە بە دوو حشتری چاک و قەڵەوە بێنەوە و بێ ئەوەی پارە بدەن ئەوانی وتیان بەڵێ قوربان حەزمان لێیەتی لەو تیجارەتە لەو بازرگانیە بەو شێوە و کە بێ مقابل بێ دەی فەرمووی بڕۆنە ناو مزگەوت دوو ئایەت لە قورئانی فێر بن دوو ئایەت لە قورئانی پیرۆز فێر بن یاخود دوو ئایەت لە قورئانی پیرۆز فێری خەڵکی بکەن هەر بەرامبەر ئایەتێک حشترێکتان دەست دەکەوێت جا بەڕاستی خوێندنەوەی قورئانی پیرۆز و لەگەڵی بوونی قورئانی پیرۆزە و لە بەرکردنی قورئانی پیرۆز بەڕاستی کارێکی پیرۆزە و سەربەرزیە بۆ ئینسان لە دنیا و لە قیامەتدا جا بەڕاست ئەم دەستگایە دەستگای نووری حیکمە کە تازە کەوتووەتە ناو وڵاتەکەمانەوە و کوردەواریەوە ئێمە لە چاو شوێنانی تردا لە چاو بەعزێ وڵاتدا لە دواوین لە خزمەتی قورئان و لە بەرکردنی قورئاندا هەر بۆ نمونە لە وڵاتێکی وەکو میسر بەرنامەیەک هەیە لە یوتیوبدا قاریئێک ئەگەڕێ بە ناو بازاردا بە مایکەکەیوە ئەگەڕێت هەموو میوانەکانی ئەو کەسانن کە هاتوچۆکەن بە بازارە کەسی تایبەت نییە بردبێتێ بەرنامەکەیوە هەموو ئەگەڕێت مقابلەی خەڵکی ئەکا مقابلەی منداڵەکە مقابلەی گەنج ئەکا مقابلەی دەستگێڕێک دەکا کاتێ سەیرەکەی هەموو قورئانی لەبەرە بە چەند قیراءەت ئەتوانێ قورئان بخوێنێ یا تەقلیدی چەندەها قوڕاء بکاتەوە کە قورئان خوێن دەنگەکانیان بڵێتەوە وەکو ئەوان بەڕاستی ئەمە کارێکە زۆر پیرۆزە ئینشاءڵڵا بە ئومێدی ئەوەی کە قورئان خوێندن و قورئان لەبەرکردنیش بێ بە باو لە ناو میلەتەکەمانە و بێ بە عادەتێکی چاک ئینشاءڵڵا لە ناو گەنجانماندا بڵاو بێتەوە و کەلامی خوا و قورئانی خوا لەبەرکەین و لە سنگماندا بیپارێزین و بە هەمان شێوەیش پابەند بین بە قورئانەوە کە ئەو کەسەی هێناوێتی وە خولوقه القورئان کە پێغەمبەری خۆشەویستە صلی الله عليه وسلم ئێمەش هەموو هەڵسو کەوت و کار و پیشەکانمان مقابل و پابەند بین بە قورئانی پیرۆزەوە دووبارە لە کۆتاییدا داواکارین لە خوای گەورە کار و کردەوە و ئیشی ئەم دەستگا پیرۆزە سەرکەوتووترکا و زیاتر پەرەی پێ بدا لە ناو گەنجەکانماندا قورئان بڵاو بکەنەوە وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خی گەورە پاداشتی خێری بەڕێز مامۆستا شێخ غازی بداتەوە. خۆشەویستان داوا لە بەڕێز مامۆستا ئەمین سەعید فەرەجەکەین تەشریف بهێنێت بۆ ڕوونکردنەوەیەک لەسەر پێدانی سەنەد کە بەڕێزیان
مۆڵەتیان بەخشیوە بە کۆمەڵێکی زۆر لە قوتابیان کە جەنابیان ئاماژەیان پێکات. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ئامادە بوانی ئاهەنگی پێدانی جوان خوێندنەوەی وشە و ڕستە و کەلامی خوای پەروەردگار، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕۆژێ بەسەر هەموو لایەکانمان. سەنەد بریتیە لە الطريق الموصلة إلى المتن، بریتیە لە گەیاندن و زنجیرەی ئەو خەڵکەی کە ئەگاتە ڕستەکە وشەکە، جا فەرمودەی خوا بێ یا فەرمودەی پیاغەمبەری خوا بێ عەلەیهی السەڵات وەسەلام. باشترین شاهێدی پیاغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام بۆ سەنەدی قورئان بریتیە لە فەرمودەیەک کە ئیمامی مەسروق ئەفەرمێ لە لای عەبدوڵڵای کوڕی مەسعوودە، طبعاً باسی عەبدوڵڵای کوڕی مەسعود کراوە لە مەجلیسێکە، عەبدوڵڵای کوڕی عومەر فەرموویەتی من عەبدوڵڵای کوڕی مەسعودم زۆر خۆشە بێ. وتیان بۆ زۆر خۆش دەوێت چونکە وتی لەو ڕۆژەوە پیاغەمبەری خوا فەرمودەیەکی فەرمووە خۆشەویستی ئەو عەبدوڵڵای کوڕی مەسعودە لە دڵی منە لا ناچێت، زیاترم خۆشە بێ. وتیان پیاغەمبەری خوا چی فەرمووە؟ عەبدوڵڵای کوڕی عەمر فەرمووی پیاغەمبەری خوا فەرمووی خذوا القرآن من أربعة، قورئان لەم چوارە وەرگرن، من عبد الله بن مسعود فبدأ به، یەکەمیان فەرمووی عەبدوڵڵای کوڕی مەسعود، دوهەمیان فەرمووی وسالم مولى أبي حذيفة ومعاذ بن جبل وأبي بن كعب. أو الشاهدي بيغمر إخوة عليه الصلاة والسلام بو سندي قرآن خويندن چونك أم چوار الصحابة زيادة الخوان يقلاي كدبو بوفير كدني خلقي تلا قرآني بيروز. روشي كان بيغمر إخوة عليه الصلاة والسلام أبي شريحي خزاعية فرمي هات درب ولا من فرمي أبشروا وأبشروا أليس تشهدون أن لا إله إلا الله وأني رسول الله؟ فرمي مجدتان لبي الشاهدي نادن هیچ خدایەک نییە جگە لە ئەڵڵا و منیش پێغەمبەری خوا وتیان بەڵێ. پێغەمبەری خوا فەرمووی فإن هذا القرآن سبب طرفه بيد الله وطرفه بأيديكم فتمسكوا به فإنكم لن تضلوا ولن تهلكوا أو ولن تهلكوا بعده أبدا. فەرمووی ئەم قورئانە هۆکارێکە سەرێکی لە دەستی ئێوایە ئینسانەکان، سەرەکەی تریشی لە دەستی رب العالمینایە، دەستی پێوە بگرن بيخوينو إيشي بيبكن قمرانابن. لآياتي لسورة النمل آياتي نوتو يكو نوتو سير خواسي فرمان ببيغمري خواكا كالشاهدية بو سندي قرآن وخدنوي قرآن بسندو. إنما أمرت أن أعبد رب هذه البلدة الذي حرمها وله كل شيء، من فرمان بيكرا وخاوني أو مملكة ببارسم كالله، وأمرت أن أكون من المسلمين، وفرمان بيكرا وطبعا قصي بيغمري خوايا خوا فرماني بيكا، وفرمان بيكرا وملكتشي برياركاني رب العالمين بم، وأن أتلو القرآن وفرمانش بيكرا وقرآن بخوين وبسرتانا، فمن اهتدى فإنما يهتدي لنفسي، هركز بقصي قرآن كهدايتي بوخويتي، ومن ضل فقل إنما أنا من المنذرين، هركز ربازي قرآني جنقري براسي خوي قمرايا. هذا أعز سند في الدنيا رتبته بالاتفاق العليا، لمثله يرحل شاما ويمن وقد أتانا سائغا بلا ثمن. أم سند كإنسان بتايبتي مكتابي برزانك جماريان سطو سيوشش كتابي بوهني كان بوهن نكرا وأمادبن أمرك كمولات ورأجر إجازة يعني بسر أخوين ريتو للسند كان للزنجيري كان أوسلك رب العالمين ببياغمرات يا بركة عليه الصلاة والسلام جبريل رب العالمين. جاء إمامي ورشي كالوقت كان إمامي نافع لمصر تشوفوا مدينة مانغي لخدمة إمامي نافع ماو شن ختميكي لخدمة إمام مساكاك لمصر بو مدينة نوصتو نوتو 5 كيلومتر لو كاتبنا راحتي شو مانغي لمزقوتي بياغمري خوا ماوتو قراءتي ورقتوهم من لخدمة إمام مساكانا قراءات ما ورقتو سندان بيا بخشيوين بشاهدي جنابتان وبحزوري برسان منش أو إجازة أو مولتا بخش ما أم قتابيانا تكام وايك أوانش بيجين دواي خويان أم مولتا معناي أوانيا كيتر هلاوك مكتمان نية أبيو كسانك مولتي قرآن ورقرن هميشوك ومرجي تنوتولي آقاي قرآن كان بي دوري بكنو وزيادة تركيز بخنا سر شونتي خوينوي كلمات قرآني.